ساڵی 2023 100 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بەستنی پەیمانی لۆزان. دەپرسین دوای 100 ساڵ پەیمانی لۆزان بکوێ دەگات و کاریگەریەکانی ئەم پەیمانە لەسەر کورچی دەبێت. ئەو بابەتەی کە هەندێک جار بە تایبەتتر تورکیا باسی لە هەڵوەشانەوەی پەیمانی لۆزان کردووە بکوێ دەگات. ئایا ئەمە فشاری سیاسی و ئابووریە یاخود لە بەرژەوەندی تورکیا دەبێت و هەڵوەشانەوەی ئەم پەیمانەش چ کاریگەریەکی لەسەر کورد و مافەکانی کورد و سربەخۆیی کوردستان دەبێت کە پێش پەیمانی لۆزان لە پەیمانی سیڤەردا ئەم بابەتانە تایبەت بە مافی کورد باس کرابوو کە سربەخۆی هەرێمی کوردستان بوو، بەڵام پەیمانی لۆزان تەواوی ئەو خەونەی کوردی کە لە پەیمانی سیڤەردا هەبوو لە ناوی برد. تایبەت بەم بابەتە محەممەد گەڵاڵی پسپۆرە لە مێژووی نوێ و هاوچەرخ لە زانکۆی سۆران لە ستۆدیۆی هەولێرەوە میوانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوون. دەبێت بپرسم دوای 100 ساڵ لە پەیمانی لۆزان چاوەڕێی چی دەکرێت و پێشبینیە سیاسیەکان بۆ پەیمانی لۆزان دوای تێپەڕبوونی 100 ساڵ چی دەبێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەم بانگێشتتان، دەستان خۆشی بۆ قسەکردن لەسەر بابەتی 100 ساڵ لۆزان یان ئێمە لەو ئەو داینا کە بەرەو 100 ساڵە ڕۆین تەواو بکاتن 24 تەموزی 2023 100 ساڵ ڕێگە کاتن لە تێپەڕین بەسەر ڕێککەوتنامەی لۆزاندا. تەمان پەیماننامەی لۆزان کە لە تەموزی 1923دا مۆرکرا لەلایەن دەوڵەتانی هاوپەیمان و لەگەڵ دەوڵەتی تورکیا و بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یۆناان و ژاپۆن و دەوڵەتانی دیکەی کە ناو یەکێتی سۆڤیەت داونەوە کاتە وەکو ئۆکرانیا و بولغاریا و جۆرجیا و تا ئەرمینیاش ئەوانە بەشێک بوون لە پەیماننامەی لۆزان لەگەڵ دەوڵەتی تورکیا. ئەو کاتە بەحقەت دەوڵەتی تورکیا نەبوو، یعنی حکوومەتی ئەنقەرەیان پێگۆ. حکوومەتی ئەنقەرە دوای ساڵ 1990 دروست بوو، دوای ئەوەی کەوە دەوڵەتی عوسمانی لە شەڕی یەکەمی جیهانیدا دۆڕە کە ئیمپراتۆریەتی عوسمانی دۆڕە. ئەوانە کۆمەڵێک گروپ بوون، گروپی چەکداری بوون، هاتن حرەکەیەکیان دروست کرد بە ناوی حرەکەی نیشتیمانی تورکەکان. لە ئەنقەرە حکوومەتێکیان دروست کرد، ئەو کاتە پەرلەمانیان دروست کرد وەکو لە کۆنگرەکانی سێواس و ئەرزەوەم. بە دوایدا حکوومەتیشان تەشکیل کرد. ئەنم زوتنەوەکە یەکەم جار دوای حرەکەی خۆڕێخستنی چەکداری کردیە سیستەمێکی پەرلەمانی خود با بڵین شێوازێکی پەرلەمانی دروست کرد. اینجا حکوومەتی لەسەر ئەو بنەمایە دروست کرد. ئەو بۆ ئەو بوو کەوا شەرعیەتی ئەو کاتێک گەلانی باڵێن پاشماوەی ئیمپراتۆریەتی عوسمانی کە ئەوان ئیدعایانە کرد بە تایبەتی لە ئەنادۆڵ و لە باکووری کوردستان و لە ناوچەکانی ڕۆژئاوای تورکیا و هەروەها لە ناوچەکانی دیکەش با بڵێن لە مەنتقەکانی باکووری سووریا. بەڵێ کاک محەممەد دەمەوێت ئەوە بپرسم بە تایبەتتر لە ئێستاە دوای تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر پەیمانی لۆزان ئەم پەیمانە بەکوێ دەگات؟ لە کاتێکا لە بڕگە و بەندەکان واروەها لە پاشکۆکانیش بازەوە نەکراوە لە دوای 100 ساڵ ئەم پەیمانە هەڵبوەشێتەوە، بەڵام هەندێک جار و بە تایبەتتر لە ڕێگەی سەرۆک کۆماری تورکیاوە دوو جار باز لە هەڵوەشانەوەی ئەم پەیمانە کراوە. بەڵێ هیچ پەیماننامەیەک ینی کاتی دیاریکراو نییە، بە تایبەتی ئەو پەیماننامانەی کەوا بۆ هاشتین واتە سەرانسەرین. پەیماننامەی لۆزان یەکەم جار کە تورکەکان تەڕحیان کرد لە بۆ دەوڵەتانی هاوپەیمان ئەوە بوو کەوا لە ئیزمیر بێتن گفتوگۆیەکانیان و مستەفا کەمال سەرۆکایەتی نێردەی تورکەکان بکاتن بۆی کەوا زۆرترین دەستکەوتیابیتە. بەڵام دەوڵەتانی ئەو کاتەی بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا ڕەتیان کردەوە کەوا لە ناو خاکی ئەو کاتەی تورکیا بێتن ئیزمیر بێتن. لۆ ئیزمیریان هەڵبژارد ئەو کاتە لەبەرەوەی تورکەکان لەوێ گەورەترین سەرکەوتنیان ڕاگەیاندبوو بەسەر یۆنانیەکاندا و یۆنانیەکان لەلایەن دەوڵەتانی هاوپەیمانەوە بە تایبەتی ئینگلیزەکان باڵپشتیەکران. بۆی ئەوان ڕازی نەبوون خستیانە لۆزان. لە لۆزان لەوێ کە دەستیان بە گفتوگۆیەکان کرد کەسایەتێکی سەربازی ئەو کاتە یان ژەڕناڵێکی شەڕی سەربەخۆی تورکەکان سەرپەرشتی نێردەی تورکەکانی کرد حەسمەتی نونۆ کە دواتریش بۆ سەرۆک کۆماری بۆ دۆم سەرۆک کۆماری تورکیا لە 1930 تاوەکو 1950
دوای مرنی مستەفا کەمال ئەتاتورک. ئەوە بوو کەوا بە پێی بەندەکانی میساقی میلی تورکیا ئەو کاتی تورکەکان کە دەمادەیە داوای گەڕانەوەی خاچی باکووری سووریا ینی ویلایەتی حەلەب و باکووری عراق کە ویلایەتی مووسڵ بۆ ئەوەی دانابوو کەوا بە هیچ شێوەیەک عسمەتینینۆ کە سەرۆکی شان دەکەبوو لا نەداتن لەو پرەنسیپەکانی میساقی میلی. میساقی میلی بۆ ئەوەیە کە گەڕانەوەی ئەو خاکانەیەکەوە لە دوای ودنەی مۆدۆڕۆس و پێشتریش کە داگیر کراینە بە تایبەتی هەل 1911 لە لیبیا لە باکووری ئەفریقیا هەتا وەکو ویلایەتی مووسڵ. ئێستاش ئەگە سیر بکەین فراوانخوازیەکانی تورکیا لە لیبیاوە دەست پێەکە هەتا وەکو باشووری کوردستان لەو لە ژێر ئەو ڕۆشنایی ئەو بۆی با مێژووی باسم کرد. ئێستا کە کۆماری تورکیا داوای یا ما بڵێن بە تایبەتی لە ڕێگای سەرۆک کۆمارەکەیەوە داوای گەڕاندنەوەی ئەو خاکانە ئاکاتن بۆی کەوا پەیماننامەی لۆزان کۆتایی دێ. بەڵام بەپێی ئەو 143 مادەی پەیماننامەکە هیچ بڕگەیەکی تێدا نییە و بەپێی پاشکۆیەکانی کە نزیکەی 7 تا 8 پاشکۆی بڵێن تایبەتە بە پەیماننامەی لۆزان ئەوەی تێدانێکەوە کاتەکەی هەڵەوەشێتەوە کۆتایی دێت و پەیماننامەکەن هەڵەوەشێتەوە. بەڵێ کاک محەممەد من دەگەڕێمەوە لای بەڕێستان لە ئێستادا ڕاستەوخۆیەکەیە کە سوکاری قوربانیانی شیلاتزێ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان هەیە بینەری ئەم کۆنفرانسە دەبێت لكن حتى نبيت رسمي إش قبل هردو حكوماتها هسه حكوماتها وأنا بس هردو حكوماتها هرميش خذ شو راضي بيته قالك ممنون بوا قالك خيرات ساتشاب. بەڵێ بەردەوام دەبین دەگەڕێنەوە لای میوانەکەمان. کاک محەممەد لێستادا گەل جێبیستی دەنگی منی دەگەڕێمەوە لای تۆ دەمەوێت ئەوە بپرسم لە دوای 100 ساڵ لە پەیمانی لۆزان کورد بە کۆ دەگات؟ بڵێ ما ئەگەر لە سیڤەریشەوە دەست پێ بکەین تا ئێرە نزیکەی 105 ساڵ 106 ساڵ زیاترە کاتن ئێمە لەو بارودۆخیکەوە هێشتا بارودۆخی دوای شەڕی یەکەمی جیهانیمان تێ نەپەڕاندووە بۆ بەرەوەی ئەو دابەشکردنی کوردستانی گەورە بەسەر 4 پارچەدا بە پێی پەیمانی سایکس بیکۆ و دواتر پەیمانی لۆزان کە دوایترینیانە کە ئێمە ئەو بارودۆخەمان تێ نەپەڕاندووە بەهۆی یەکەم نەبوونی قەوارەیەکی بەهێزی کوردی با بڵێن لە هەر 4 پارچەی کوردستان یان یەک نەگرتنەوەی ئەو 4 پارچەیە ئەو یەکە لە خاڵە نەرێنیەکە و هەروەها نەبوونی ڕابەرێکی نیشتیمانی بەهێز کەەوە هەموو بیر و بۆچوون و بڵێن پێکاتە کۆمەڵایەتی و سیاسی و ئەوانی کورد با بڵێن یان هەتا خێڵەکانی کورد هەموو یەک بخاتن لە یەک چوارچێوەی گشتیدا. هەژمونی ئەو دەوڵەتانەی دراوسێ بەسەر کووردە بە تایبەتی تورکیا ئێران هەروەها دەوڵەتانی دیکە کە ئێستا لە بارودۆخێکی تۆزێک لاوااستردان وەکو سووریا و عێراق ئەوانە بەردەوام لەسەر مەسەلەی کوردیان کێشەی کورد کاریگەری گەوریان هەیە یان هەژمونی گەوریان هەیە. پەیمانی لۆزان یعنی ئەو خەونەی کە کورد هەی بوو لە سیڤەر لە ناوی بەر بە تایبەتی لە مادەکانی 663 و 64 پەیماننامەی سیڤەردا کە تاستۆیەک یان باڵێن قەوارەیەک بۆ کورد بڕیاری لێدرا بوو تایبەتی لە کوردستانی مەرکەزی باکووری کوردستان و دواتر پارچەکانی تر بە ئارەزوی خۆیان بچنە پاڵ ئەو کوردستانی مەرکەزیە کە ئەوەش سیڤەریش بڵێن کێماسێکی هەبوو چونکە ئەو دروستکردنی دەوڵەتی کوردستان لەسەر 120 خاچی کوردستانی گەورەدا بوو. لۆیە ینی با بڵێن ئەو دوا ڕۆژی کورد لەو کاتیەوە بە ناڕوونی با بڵێن بڕیاری لێدرا بە تەواوی نەخشەیەکی بۆ نەچێشرا چونکە لۆزان گەڕاندنەوەی هەژمون و وەگەڕانەوەی سیادە بوو بۆ تورکەکان و دروستکردنی دەوڵەتێکی نوێ بوو لە باکوور و لە ئەنادۆڵ و هەروەها لە ڕۆژئاوای تورکیا لە بۆ تورکەکان و هەروە گەڕانەوەی سیادیان بوو لە دەریاکان بۆ دەوڵەتی تورکیا و دواتر گەڕانەوەی سیادەش بوو لە بۆ سەرخاکەکان بە تایبەتی لە دوای ساڵی 1935. بەڵێ کاک محەممەد لەم بارودۆخەی ئێستادا لە دوای تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر پەیمانی لۆزان و بە تایبەتریش
خواستی تورکیا بۆ فراوانخوازی و گەڕانەوەی بۆ دەوڵەتی عوسمانیە خودولایەتی مووسڵ پێویستە سەرکردەکانی کورد چی بکەن لەم بڕۆوە؟ یەکەم پەیمانی لۆزان وەکو باسم کرد یەک هەڵناوەشێتەوە دوو وەکو دەڵێ ئەوە کاتە یاسای کاتە قانونی کاتە گەڕانەوەی تێدانیە شەکە ڕۆژتووە و بە پێی ویلایەتی مووسڵ بە پێی بڕیاری کۆمەڵی گەلان و دادگای کۆمەڵی گەلان لەلا هەیکاتی خۆی لە ساڵی 1925 و بە پێی ئەو ڕاپرسی کە کراوە خراوەتە سەردەوڵەتی عراقی نوێ ئەوە گەڕانەوەی تێدانیەوەتەوە قانونی کاتە ئەم بڕیارە ڕۆیشت و بڕیار لێدرا و گەڕانەوەی تێدانیە بەڵام هەژبوو نەکرێتن لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ سەر باشووری کوردستان لەباری سەربازی و لەباری ئابووری و لەباری وزەشدا ئێمە سەرکردایەتی کورد پێویستی بەوەیە کۆمەڵێک خانەی بیرکردنەوە وەکو think tanksەکان بە بەردەوامی کاریان بۆ بکەن و لێکۆڵونەوەیان بۆ بکەن بۆ ئەوەی پێشنیازیان پێ بدەن لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی و قانونی نێودەوڵەتی و هەروەها هەڵوێستیان لە مەحافلی دەولی بەرامبەر بەو هەژمون و بۆ فراوانخوازانی دەوڵەتی تورکیا چەبیتن چونکە و بە تایبەتی لە خستنەوەی هێزەکانی کورد لە باشووری کوردستان لە دروستکردنی سوپایەکی نیشتیمانی بەهێز و هەروەها بنیاتنانی ژێرخانەکی ئابووری بەهێز و پەروەردەیەکی بەهێز و ئەمە دەتوانێتن بەرامبەر بە هەژمونەکانی دەوڵەتی تورکیا بۆسیتن بە تایبەتی لە دابینکردنی ئاسایشی سنوورەکە و لە دابینکردنی ئاسایشی خۆراک ئەوانە بەشێکن لە کەمکردنەوەی ئەو هەژمونە ئابووریەی کەوا تورکیا ئەوێتن بە ڕێگای ئابووریدا یا بە ڕێگای پەروەردەدا یا بە ڕێگای وزەدا دەست بەسەر ئەو خەونەی بەدی بهێنێتەوە کە گەڕانەوەی ویلایەتی مووسڵانە ئێمە دەڵێن دەست بەسەر یان یاخود باشووری کوردستان داگیر بکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ محەممەد گەڵاڵی پسپۆر لە مێژووی نوێ و هاوچەرخ لە زانکۆی سۆران.